ئازیزان و خۆشەویستانی کەناڵی سلێمانی سڵاتان لێبێت خۆشحاڵم لاڵقێکی دیکە لە پرۆگرامی ئێواری سلێمانی لەگەڵتانم لە پرۆگرامی ئەم ئێوارەیەدا لەگەڵ میوانەکەم کاکە ئیدریس نامی تشک دەخەینە سەر بەڕێزیان ڕێنماییکاری پەروەردەین و تشک دەخەینە سەر چەند تەوەرێکی جیاواز لەوانە لادانی تاکەکانی کۆمەڵگا و ئاڕاستەی کۆمەڵگا بەرامبەریان یاخۆت ئەو بنەمانەی دەبنە هۆکاری لادان لە مرۆڤ بوون. بینەری پرۆگرامی ئەمڕۆمان بن کاکە ئیدریس زۆر بەخێربێت. زۆر سپاس. سڵاو ڕێزم بۆ بینێرە پاییزیەکانی ئەمڕۆی کەناڵەکەی ئێوەکو یەکەم ڕۆژی پاییز لە ساڵی 2022دا. ئێمەش سڵاومان هەیە بۆ هەموو لایەک هیوادارین کە کەشوهەوای ئەمڕۆ لەمڕۆ بەدووا ببێتەوە هۆکاری بەختەوەری بۆ هەموو لایەک. ئەو قسەی واز لێ بێنین کە پاییز هەڵوەرینە. دەکرێت هەڵوەرینیش هەڵوەرینی خەڵەکان بێت. وەک شاعیر قسە ناکەم، بەڵام هەڵوەریش دیسان و نێبوونەوەتری لە دواوە بێگومان وایە. کاکە ئیدریس زۆر خۆشحاڵم کەم ڕۆ لەگەڵمانیت. پێم خۆشە یەکەم پرسیارم بەوە دەست پێ بکەم، لادان چییە و جۆرەکانی لادان چین؟ بەڵێ، دووبارەکردنەوەی هەر ڕەفتارێکی نایاسایی زۆرجار لادان جۆری زۆرە، بەپێی بنەمای دەرونی جیاوازە، بەپێی بنەمای کۆمەڵایەتی جیاوازە، بەپێی بنەمای یاسایی جیاوازە، لە پەروەردەشا بە شێوە گشتگیرەکەی لەسەر دەرونی کۆمەڵگە جیاوازترە. لە بابەتی دەرونیدا بریتیە لە چەند جار دووبارەکردنەوەی جۆرێک لە ڕەفتاری نەشیا و لە تاکێکدا کە ببێتە هۆی زیانگەیاندن بە خۆی یا زیانگەیاندن بە دەوروبەر. بێگومان لە کۆمەڵگەش بە هەمان شێوە کاتێک کە تاکێک یان چەند تاکێک ڕەفتار ئەکەن ئیتر کۆمەڵگە شکڵێک وەرەگرێت بۆ ئەو ڕەفتارە نادروستە، دەکرێمە بە لادان ناو ببرێەوە لە ڕووی یاساییشەوە بە هەمان شێوەی ئەوە ئازاموا بێ لە دەقە یاسایەکانەوەی لە چوارچێوە یاسایەکان لایدا بە لادان هەژمار بکرێت. و لایەنە دنیاکەشمان هەیە کە جارێکی ترە بێتەوە هۆی لادان و باسی لەسەرەکرێ. بەڵام ئەگەر بپرسم لادان با بڵین دابوونەریتی کۆمەڵگا یاخود ئەو ژینگەی تێدا دەژیت تا چەند دەستنیشانی ئەو کردارانە ئاکات کە بنە لادان؟ خۆی کاتێک کە هەر کۆمەڵگەیەک هەڵگری جۆرێک لە کللتورە و شانازی پێواکە کللتورە پیرۆزەکان، کاتێک کە سیر دەکرێ ئاڕاستەیەکی جیاواز لە کۆمەڵگا بە بیانووی نوێگەری، بە بیانووی پێشکەوتن، هەندێک یان زۆرێک لە کللتورە جوانەکانی ئێستا و ڕابردوو پێشێل ئەکرێ بە بیانووی گۆڕین و پێشکەوتن. دەکرێت درک بکەی بەوەی کە ئەمە زەنگی مەترسیدار لیداوە لە کۆمەڵگە، زەنگی مەترسیدار هەیە لەسەر پەروەردە، لەسەر تاک، بۆ ئەوەی درک بکرێت بە جۆرە لە جۆرەکان ئەمە بەرەو گۆڕینی کۆمەڵگەی بەرەو ئاڕاستەیەک، ئیتر ئاڕاستکە بەپێی لادانەکە دیاریەکرێ براو کام ئاڕاستە هەنگاوێنێ کۆمەڵگە. دەکرێت هەر لادانێ لەوانە ئەگەر بنبڕ نەکرێت و لە پەروەردە کاری بۆ نەکرێت لە ڕووی پەروەردەییەوە، تاکان خۆیان قەناعەت بۆ نێن واس لەوە بێنەوە هەڵەیە دوای ماوەیەک لە تێپەڕبوونی دەبێتە مۆدیل. بەڵێ، کەواتە ئەکرێ بڵێن ئەو دابوونەریتانی لە کۆمەڵگایە هەن هەمویان بۆ ئەژمار دەکرێن کە بۆ نمونە نوێگەریەک بکەی ببێتە لادان؟ شتێک هەیە لە یادمان نەچێت، نە هەموو کۆنێک خراپە، نە هەموو نوێیەک باش، نە هەموو کۆنێک ناشرینە، نە هەموو نوێیەک جوانە. هەموو کۆمەڵگەیەک پێش ئەکەوێ، بەڵام کاتێک ئێمە وەکو کۆمەڵگەیەک بمانەوێ بنەمایەک دانین بۆ پێشکەوتنی خۆمان، دەکرێت ئێمە چاو لە وڵاتانی پێشکەوتوو بکەین لەو بواری کە دەمانەوێت پێش بکەوین. ناکرێ من لە ڕووی کۆمەڵایەتی خۆم بەراورد بکەم بە کۆمەڵگەیەکی ئەوروپی، ناشکرێ خۆم بەراورد بکەم بە کۆمەڵگەیەکی ئەمریکی. من لە ئاسیادا ئەژیم، لە ئاسیادا خێزان هەیە، زانی زۆرترین بودجە لە ئەوروپا و ئەمریکا خەرج ئەکرێ بۆ ئەوەی خێزان دروستکەنەوە تاکژیان نەبێ وەک ئەوەی ئێستا هەیە لەوێ کە ڕێژەی تاوانەکان یەکجار بەرزە بە پێ کۆمەڵگایان ناچەنە لە تەکنەلۆژیا لە ئێمە پێشکەوتوترن، بەڵام ناتوانن. ئێمە ئەم شتە پیرۆزەمان هەیە کە خێزانە، خێزان وابەستەی کللتورە، کللتوریش ئەوەی کە بۆمان ماوەتەوە بێگومان
زۆر جار ڕەنگەشتی زۆر جوانی تیان نەبێ بەڵام دەکرێت ئێمە دەست بەشتە زۆر پیرۆزی جوانەکانەوە بگرین بمێنێتەوە بەواتای ئەوەی کاتێک شتێکی نوێگەری دێ کۆنەکە فەرامۆش نەکەین ئەوەی هەبووە بە کللتور فەرامۆشی نەکەین ئەمە بێنینەوە ئەوەی خۆمان بنەماکی خۆمان بێنینەوە شتێکی نوێی باشیشمان هەیە بە ئەمەش زیادکەین بۆ کللتورەکەمان یعنی دەکرێت لای و کەسانی کە بەرەو لادان ئەچن ئەمەندە لە بیریاناجیە ببێتەوە کە نوێیان بۆ هات کۆنەکە فڕێ نەدن وەلای نەنن کۆنەکە شتار هەیە پیرۆزە بەجێی خۆی جێگەی خۆی هەیە نوێگەرێکشت بۆ دێ بەڵام نوێگەرێکە دوای ئەوەی کارت لەسەر کرد و توێژینەوەت لەسەر کرد دوای ئەوەی بڕیارە لەسەدا کە باشە نەک بەرەو خراپتر بوون وەک ئەوەی لە پێشترا باسم کرد بەرەو کۆمەڵگەی ئەوروپی بوون ئاخرزایی ئەوروپا لە ڕووی کۆمەڵایەتی و پەیوەندی کۆمەڵایەتی و کۆمەڵگەیەکی تێشکا و دۆڕاوە ینی ئەمە قسەی من نییە بە تەنها و هەموو دەروزانان و پەرۆدەزانەکان کۆکن لەسەر ئەوەی ڕۆسۆ کە دایناوە وەکو بنەماکانی پەروەردە جێبەجێ نابێ ئێستا لە کۆمەڵگە ئەوروپیەکاندا لە کۆمەڵگە ئەوروپیەکاندا تا ڕادێ زۆریش لە کۆمەڵگەی ئەفریقیا ئەمە جێبەجێ نابێ بەڵام زۆرێک لەوانەی ڕۆسۆ وەکو بنەمای پەروەردە بۆ پێگەیاندنی تاک بۆ پێگەیاندنی ئافرەت بۆ پێگەیاندنی تاکێکی دروست لە ناو کۆمەلگا لە زۆرێک لە کۆمەلگایەکانی ئاسیا هەیە بە تایبەت لە باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا یعنی ئێمە خوی ئەوەمان گرتووە هەموو شتێکمان بشوپێنین بە خەڵکی تروە ئەوەی پیرۆزیەکەی خۆمان هەیە کللتورە جوانەکەی خۆمان دەست پێوە ناگرین یعنی لە کاتێکە ئەگەر بەراودیان بکەی ئێمە شتی زۆر شاسترمانەیە لە ڕووی کۆمەڵایەتیەوە بە بەراو بە کۆمەڵگەکانی تر تێبینی بکە لە هەندێک لە نووسینە ئینگلیزیەکانە 1970 بە دواوە ئەو ماوەی کە ئینگلیس حکومێرەی کردووە ئەو پەندە کوردیانەی بردووە کردوێتە ئینگلیزی و لە ئەوروپا جارێکی تر بەنای خۆی و بەڵاوی کردوێتەوە من چەند کتێبێ پەرتوکێکم بینی لەو شێوازە دەبێت چەندتر هەبێ من نەزانم یان ئێمە ئاگادار نەبیندی کەواتە چەند گرنگە خۆمان بڵین پەندانە بکەینە یەکێک لە سەرچاوەکانی ژیانمان زۆر جار ڕەنگە بە بەراورد بە ژیانی ئێستا هەندێکیان کەمێک یان نیوەی ڕستەکە نیوەی پەندەکە کاڵ و کرچیەکی تیابەدی بکەی بەڵام بە شکڵێکی گشتی سەریکەشتی زۆر باشی تایە هەر ئەوەیە بە جۆرێکی ترزانایەکی هندی ئەوروپی ئەمریکی وتێتەوە ئێمە لامان پیرۆزەوە کوشتێکی بێگانە پەرستی کە بەداخەوە نەماتوانین لە پەروەردەیە ئەمە بۆ خۆمان بگۆڕین بە کوردیەکە هەیە ئەو گرنگی پێ نادەین ئەو تێڕوانی تێهزرینی بۆ ناکەینەوە بەڵێ کاکی تریسپاسی خێزانمان کرد با لەسەر ئەوە نەڕۆین تا چەند ئێستا بە شێوەیەکی ناڵین گشتی بەڵام چەند حاڵەت ئەبینرێت کە تاکەکان حەز دەکەن بە تەنیا بژین یاخۆت بەپێی کارەکەیان دەچنە شوێنێکە ژیانی تاکی سەردەبن ئایا ئەمە ئەبێتە لادان بۆ کۆمەلگا ئەگەر ببێتە بابەتێکی حاڵەتێکی با بڵێن دیاردەیەک لە کۆمەلگادا بەڵێ کۆمەڵگەی ئێمە تا ئێستا لە چوارچێوەی خێزانایە پێش قوتابخانە لە خێزانە پەروەردەکەین قوتابخانەش دەکرێت وەکو خێزانێک سەیری بکەین کاتێک کەسێک لە ناچاریان نا بۆ نمونە خەڵکێک هەیە هەر کەسی نییە خۆی بەتەنها ئاژێ ئەمە چاری نییە بەڵام ئەمەی لە خێزان پەرتەوازە ئەبێت لە خێزان هەڵدێ و ئەچێتە شوێنێکی تر بێگومان کۆمەڵی هۆکاری دەرونی و پەروەردەی و کۆمەڵایەتی هەیە ئەم کەسە ئەچێتە شوێنێکی تر ئەمە شتێکی خراپە لە پێشتر باسم کرد ناکرێ ئێمە هەر خۆمان بچێنین بۆ کۆمەڵگەی تر اینجا دوجار ئەوانە ئەگەر تێبینی بکەی لەسەریان یعنی شتی زۆر عەجیب و غەریبیان تیا بەدی ئەەکەیت و تێبینی ئەەکەیت و من بینیوانمە هیوا لە سۆشیال میدیا لایف بەڕاستەوخۆ ئەگریت یعنی کەسێک نییە لەگەڵیا بگری کەسێک نییە هاوسۆزی بداتەوە هاوخەمی بێ دڵی بداتەوە کاتێک خەفەتێکی هەیە لە لایڤگرین اینجام کۆمەڵگەی ئێمە با واقعی بین کۆمەڵی خەڵک بە توانجێکی ناشرینەوە ڕەنگە پێناسی بکە وەسفی بکە بۆ شێوازە ئەمە لە تەنهایی خۆی داپەنای بردوتە بەرەوە دوجار مرۆڤ بوونەوەرێکی کۆمەڵایەتیە ناتوانێت بە تەنها بژی هەر کەسێک ویستی ئەمە بکە ناتوانێت ڕوبەڕووی ژیان و بوونیەتی مرۆڤ بوون ببێتەوە
لە کۆمەڵگە بتوانێت بەتەنها هەڵبکە. هەر یەک لە ئێمە با بتوانین لە چۆڵەوانەیە کابژین و هیچ مرۆڤێ بە دەورمانەوە نەبێ بتوانین پێداویستەکانی خۆمان جێبەجێ بکەین. من ئەوە وای ئەبینم هەڵهاتنە لە خێزان بە کۆمەڵی هۆکاری دەرونی کۆمەڵایەتی، بەڵام دوجار ئەم کەسە تەنها نییە، کۆنتاکتی لەگەڵ کۆمەڵێک کەسی ترە هەیە کە هێشتا کەمترین بەشی پێداویستیەکانی خێزانی بۆ پڕ ناکەنەوە و بە شتێکی بەرژەوەندی ئامێز تەنها ماوەیەک بەیەکەوە و دواتری شەکانێن بەیەکەوە نەڕۆی و نمونەی واش زۆر بووە. اینجا بەرەبنە گیان یەکتری بە و شێوازەی ڕەنگە بڵێم جوانیش نەبوو پەیڤەکە دەرم بڕی شتی ناشتین و نەشیاو لەسەر یەکتری بڵێن وای لێ هاتەوە خەڵکێک کە بارودۆخی ژیانی لەگەڵ ڕێز و خۆشەویستیم بۆی بە نابەدڵی و بە ناچاریش ئەوەیە بە تەنها بژی کاتی ئەو تەنهابوونی ئەوانە بینێ شەرم لە خۆشێکە. بەڵێ کەواتە ئەکرێ بڵین بوونی خێزانێکی پچە و بەهێز لە ناو یەکتردا ئەبێتەوە هۆی کەمکردنەوەی لادانەکان بە هەر جۆرێک. بێگومان کاتێ من خافەتێکم هەیە خەمێکم هەیە یا ڕوبەڕووی کێشەیەک بوومەتەوە کاتێک لە خێزانەکەی مندا خەڵکێک پاڵپشتی ئەندامێک پاڵپشتی مەکا و پشتگیری مەکا من هەست بە هێزی دووبارە بوونەوەی خۆمەکەم متمانە بەخۆبوونەوەم وەک لە ئینگلیزیاڵێ ئەبدەیت دەبێتەوە نۆژەن و نوێ ئەبێتەوە و تەواوی پەیوەندیەکانی تر و ئەگەر کۆمەڵایەتی بووم ناترسم لەوەی ڕوبەڕووی ئاسنگەکانی ژیان بمەوە. یعنی هەمیشە پێم وایە هێزی دووەمم لە پشتە یەکەم هێز خۆمم هێزە دۆمیەکەشم هەیە کە ئەندامەکانی خێزانەکەمە دەکرێ هەر یەک لە ئێمە لە ئەندامانی خێزانەکەمان ئەگەر بمانوێت کارێک بۆ یەکتری ڕاپەڕین لە کارێکی خۆمان خۆشببین لە مافێکی خۆمان خۆشببین دوجاریش بە هەمان شێوە بۆ نمونە خوشکێکم لە مافی خۆی خۆشەوێ بۆ من لە مافێک خۆم خۆشە بم بۆ ئەوە پێکەوەی خۆشەویستیەکان بەتین دەبێت خێزان گەورە بێ بڵاوەکە تاکێکی سەرکەوتوت ئەبێ لە کۆمەلگا لە ڕووی کۆمەڵایەتیەوە تاکێک دەبێت متمانە بە خۆبوونی دروست بێت تاکێک دەبێت ترسنۆک نەبێت لەوەی ڕوبەڕووی کێشەکان بێتە خۆم ڕۆژەڵەتی ناوەڕاستە دەڵی کێشە هەمیشە دەکوڵێ ئەگەر تاکێکی بەهێزت پەروەردەکرد دەتوانێت زیاتر بەرگری ئەو ئاسنگانی ژیان کاتەوە وەک لەوەی دەبینە ڕێژەی خۆسوتاندن و خۆکوشتن و جۆرێ لەمانە کە زیاتر لە خود ژیان و تەنهایی بوونەوە سەرچاوە ئەگرێکێک لە هۆکارە سەرەکیەکان دەکرێت ئەمانە کەم بێتەوە یان کەمی بکەین وە بەراود ئێمە بە کۆمەڵگەکانی تر دەکرێت بڵین ئەو حاڵەتانە لای ئێمە زۆر کەمترن بە کۆمەڵگەکانی لەبەر ئەو پێکەوەیمان لەناو خێزان ئەمە واکە هەمیشە تاکی باشتر و سەرکەوتووترمان هەبێ بۆ لە ڕوانگەی کۆمەڵایەتی. بەڵێ مامۆستا ئەگەر سیرکەین قوتابخانەکانێکێکن لەو با بڵێن سەرچاوانی کە منداڵێک تەندروست بەرهەم بهێنێ جگە لە خێزان ئەرکی قوتابخانە چییە بۆی کەوا لە قوتابیەک بکات لەسەر خۆشێکی بەرز پەروەردە بێت و دوور بێ لە لادان بێگومانێمە هەمووان نەزانین بە تایبەت لە تەمەنێکی مێرونداڵیدا و زۆر کات لادان دروست ئەبێت. بەڵێ ئەوەی بەڕاستی زۆر شیاوی ئەوەیە پیاچوونەی بۆ بکرێت و شیاوی داخ و ناسۆرە لەم هەرێمە بەڵام گرنگترینیان لە واری پەروەردەیە فەرامۆشکردنی ڕێمایکاری دەرونی و پەروەردەی و توێژەرانی دەرونی کۆمەڵایەتیە کە ڕۆڵێکی زۆر بەرچاویان هەیە لەم ڕوانگەیە و هەروەها پێویستشە دایم و بەردەوام ساڵانە ئەپدەیتی تواناکانی مامۆستایان بکرێتەوە بە شێوازی نوێ و سەردەمیانە و هەروها سوودوەرگرتن لە توانای مامۆستایانی وڵاتانی پێشکەوتوو تاوەکو جۆرێک لە هەڵسوکەوت هەبووە لە قۆناغەکانی پێشووتر کەوای کردووە بۆ نمونە فێرخواز لە قوتابخانە و خوێندنگە هەڵبێ ئەوانە نەمێنێرەوەها جۆرێک تەعامل لەگەڵ فێرخوازدا بکرێت کە دیسانەوە ببێتە خێزانی دووەم بۆی ئەگەر مامۆستایەک ڕۆژێک نەهاتە دەوامبار هۆکارێک فێرخوازەکەی لێ بپرسێ بۆ نەهاتووە ئەمڕۆ یعنی گرینگە ئەو کۆنتاکت و پەیوەندیە دروست بێ لە نێوانیاندا و خۆشەویستیە واش دروست ببێ لە نێوانیاندا کە پێکەوەی وای بۆ دروستکە مامۆستا ئەگەر کۆمەڵی ڕێنماییدا بە فێرخوازەکەی جێبەجێ بکات دوجار هەموو مامۆستایان پێکەوە لە پلانی مانگانە و کۆبنەوەی مانگانەیە جەختکەنەوە لەسەر لایەنی پەروەردەیی پاشان فێربوون چونکە لە دروشمی وەزارەتی پەروەردەیە نووسراوە پەروەردە پاشان فێرکردن ئەبێ ئەمە گرنگی بە پەروەردە بین ئەگەر کەسێکمان پەروەردە نەکرد بە دڵنیایە و ناتوانین فێری بکەین کەسێک پەروەردە نەکرێ چاوەڕوانی چی لەکەی بەرهەمی چی بێ ئەمە ینی ناتوانانی بڕیاری لەسەر بدەی بە
چەند مەنهەجێک و ئەچێتە ناو کۆمەلگاوە دواتر ڕەنگە خەڵکێکی بڕوانامە بەرزی لێ دروست بێ، بەڵام ئەو کارە ناکا بۆ کۆمەلگا کە کۆمەلگە پێش بکەی وەکو ئەوەی لە زۆرێک لە پیشەکانە ئەیبینین دروست کارەکانی خۆیان بەجێنایەن. بێگومان وایە تا چەند گرنگە پەیوەندی لە نێوان مامۆستا و دایک و باوکدا هەبێت، بەتایبەت ئەو تەمەنانەی کە باسمان کرد پێویستە زۆر زیاتر ئاگات لە تاکی کۆمەلگا بێ بۆی کە بەرەولادان نەچێت. زانی دەرگایەک بەباشی پێوەدا دەکرێت بە کراوەی جێ بێلی ئەم قسەیە لە واری پەروەردەیی یا زۆر جارێ بە ئاماژەی پێەکەین. ئەگەر ئەو قۆناغیانەی سەرەتا بە جوانی پەروەردە و کرد بە تۆکمە دەکرێت لە قۆناغی لاوێتیدا لێی گەڕی بە ئازادانەی خۆی ئیتەترست لێی نەوێت لە منداڵەکەت و ڕۆسۆش جەخت لەسەر ئەوا کاتەوە هەروە زانانی دەنوزانی زۆران جەخت لەسەر ئەواکەنەوە کە هەندێکیان 7 ساڵ هەندێکیان تا 10 ساڵ 8 ساڵیان داناوە کە زۆر گرینگە بۆ کەسایەتی مرۆڤ لە سەرەتاوە ئاگاداری بی چاودێری بکەی، بەڵام بۆ واتایانە ئازادیەکانی لێ سنووردار بکەی بۆی کەسێکی خەفەکرا و ترسنۆکی لێ دروست بێ لە سروشت و کۆمەڵ بە مامۆستا و بە دایک و باوک دەکرێت تا ڕادەیەک کە هەوڵیان وابێت تاکێکی دروست بۆ کۆمەڵگە پەروەردەکەن ئاگایان لێ هەبێت. دەکرێت زۆر کێشەی فێرخواست کە مامۆساپی چارەسەر ناکرێت دایک و باوکی لێ ئاگادار بکاتەوە. هەندێک کێشە کە دایک و باوک ناتوانانی کۆنتترۆلی مناڵەکەی بکات دەکرێت لە ڕێگەی مامۆستایەکەوە کە ئەتوانێت سۆز و خۆشەویستی پێشکەش بکات لەو ڕێگەی و کێشەکەی بۆ چارەسەرکە دەکرێت تەواوکەری یەکتری بن قوتابخانەش ناو بنین خێزانی دووەم لە کۆمەڵگەیە زۆر گرینگە ئەو کۆنتاکت و پەیوەندیە هەبێت لە نێوان هەردووکیاندا دوجار دەتوانین چاودێریەکی باش دروستکەین و فێرخوازێکی باش بۆ داهاتوو تاکێکی باش بخینە کۆمەڵگەوە کە بەرهەمهێن بێت چاوەڕوانی پێشکەوتن و گەشەکردنی لێ بکەین. ڕاستە زۆربوونی لادان لە تاکەکاندا دەبێتە هۆکارێک بۆ با بڵێن دواکەوتنی کۆمەڵگا. بڵێ بێگومان ئەگەر تێڕوانین بکەی ناکرێت سەردەم بگێڕیتەوە سەردەم ناگێڕێتەوە، بەڵام تاکێک کە لە هەشتاکان و نەوەتەکان هەرزەکار بووە بەراوردی بکە بە تاکێک کە لەم سەردەمای هەرزەکارە هەموو فشارەکان ئەو کاتە زیاتر بوون بۆ سەر ئەو جگە لەوەی لە ڕووی مادیەوە شتێکی ئەوتۆ نەبوو لای بتوانێت چێژێکی گەنجی و هەرزانەی خۆی وەربگرێت. ئێستا هەموو ئەوانی بۆ فەراهم کراوە وێڕایەوەش هەرچەنەوەش کۆمەڵی هۆکار هەیە لەسەری، بەڵام تێبینی بکە تاکی ئێستا گەنجی ئێستا کەمتر بەرگەی ئەو بەرزی و نزمیانی ژیان ئەگرێت تەحملی کەمترە ڕێژی جیابوونەوە بە نمونە وەربگرین ڕێژی جیابوونەوە چەند زیاترە مانای ئەوە نییە کە لە پێشتر داجیلەکانی پێشتر کێشە نەبووە بێ کێشە بوونە، بەڵام ئەوەندە بە تۆکمەی پەروەردەکراون و توانیان بەرگەی ئەو بەرزی و نزمیانی ژیان بگرن. ئێستا وای لێ هاتووە لادان خەریکە ئەبێتە مۆدیل بە جۆرێک لە جۆری زۆرە لە کۆمەڵگا هەر یەک لە جۆرەکانی لادان خەریکە شێوازی مۆدیل وەرەگرێ ئەو مەسلەی مۆدیلەی کچانیش لەو لاوە و ئەوەش جۆرێکە لە جۆرەکانی و مەسلەی هاوڕەگەزخوازی کە خەڵکێکی تر لە پشتە بە دیاریکراوی دیار نییە و خۆگرتن بە مەسلەی مادەی هۆشبەر و بە بابەتی سۆشیال میدیا و مۆبایل و ئەمانە دوجاریش نەتوانن ئەو مدەیەی کە دوو هەرزەیان دوو گەنج دوو لاو بەیەکەون پێش زەواج ناتوانن کەمترین ماوەی دوای زەواج ئەو خۆشەویستی پێشتر بە یەکتری بدەن بە یەکێک لەو هۆکارانە کە پێی ئاڵوودەبوونە ئەمە واکە سەرنجام ئەو ڕێژەی جیابوونەوە زۆرەی لێ بکەوێتەوە ئەو هەموو کێشەی لێ بکەێتەوە مناڵی بێسەر پەرێش دوجار قورسە بتوانانی ئەم مناڵە بێسەر پەرشتە پەروەردە بکەی بە جۆرێک کە زۆر تەندروست بێت و توانی کەسێکی بەرەمهێنی لێ دروستکەی بۆ کۆمەڵگە. زۆربوونی لادان لە تاکەکاندا واکات بنەماکانی مرۆڤ بوون لە دەست بدێ؟ بەڵێ بێگومان کاتێک لادان دەبێتە مۆدیل بنەماکانی مرۆڤ بوون لە کوێن، یعنی کاتێک ئێمە لە بنەمای مرۆڤبووندا ئەمێنینەوە کە لادان کەم بێ شتێک حاڵەت بێ نەک ببێتە مۆدە و باو بە هەمیشەی لە هەموو شوێنێک هەبێت و بەرچاو بێت و زۆر جارجێی شەرمە لە زۆر میدیاوە بانگەشە بۆ لادان بوون ئەکرێ یعنی ئەمە زۆر جێی سەرنجە نازانم من لێرەوە بێڵم وەزارەتی ڕۆشنبیری چکارەیەوە ڕاستی
لە زۆر میدیاوە باشکرا بانگەشە بۆ لادان ئەکرێەوە لە هەندێک کەناڵی سۆشیال میدیایکشمان هەیە کە کەس نازانێت لەکوێ و هەڵدڵۆپیون ئەوانە بوونەتە هۆکاری ئەوەی کە بەڕاستی خەریکە وای لێ دێ ئاڕاستە هەڵەکان باوترە بن لە ئاڕاستە ڕاستەکان کاتە ئەکی ڕاگەاندنەکانەکە ڕاگەاندن ڕۆڵی زۆر کارایی هەیە و پێم وایە ئەگەر پێشووتر بە ڕاگەاندن ئەوترا دەسەڵاتی چوارەم ئێستا لای من وایە دەسەڵاتی یەکەمە چونکە بەڕاستی ڕاگەاندن حکمی ئەم کۆمەلگایەکە ئاڕاستی ئەم کۆمەلگایەکە چۆنی بێ و چۆنی پێخۆش بێ هەر یەک بە ئاوازی خۆی کۆمەڵێک وەکو موکناتیز بەلای خۆیدا ڕاکێشێ و ئاڕاستەیەکە بەڵام بیری لای ئەوە نییە بەرنامەی ئەوەی نییە فلتەری ئەوەی نییە کە دوای 10 ساڵ ئەم ئاڕاستەی ئەم دەگاتە کوێ چی لە کۆمەڵگە ئەکا بەرهەمی ئێمە بۆ کوێ ئەو خەڵکەی کە کۆشەکە لەم هەرێمەیە لەم وڵاتەیە کۆشەکە بۆ ئەوەی ئایندێکی جوانی هەبێ بەرهەمی ئەوانش لە ناوەدات و توانەکانیشیان بە فیڕۆدا و تەمەنیشیان بە فیڕۆدا کە شتێکە قەرەبوو ناکرێتەوە ناگۆڕێ ئاڕاستەی کۆمەلگا ئەو کاتە چۆنە بێ بەرامبەر بە تاکەکان ئەوەی ئێستا بە شێوازێک کەمینە ئەیبینین وەکو بڵێن حاڵەت کە خەریکا بێتە مۆدیل بەو شێوەیە ئەبێ واتاکانی مرۆڤبوون و کۆمەڵایەتی بوون نابێ خێزان شیرازەیە بچڕێ بنەمای ڕێز نامێنێ پەروەردە جێبەجێ نابێ و تەنها فێرکردن ڕەنگە بمێنێتەوە لە فێرگە و قوتابخانە و خوێندنگاکاندا شتێک نەمێنێتەوە بە ناوی پەروەردەکردن و مەسلەی ئاین لێرەیە دیسانەوە لە هەندێک شوێن لاوازە بێ لە هەندێک شوێن زاڵە بێ لە زۆر شوێن بەهۆی ئەم پێچەوانە بوونەی ڕۆڵی ئاین توندوتیژی دروستە بێ و بەهۆی ئەو لادانانەوە هەندێک کەس ناتوانێت قوبوڵی کا بەهۆی ئەوەی کە بابەتی ئاین زیاتر زاڵتر و قورسترە لە بیر و فکری ئەودا ئەمە واکە دیسان و توندوتیژی دروست بێ لە جاتی ئەوەی کۆمەڵگەیەکمان هەبێ پێکەوە وەکو کۆمەڵگا وەکوەرێم وەکو نەتەوە هەوڵ بدەین بۆ ئەوەی ئایندی خۆمان بەدەست بێنین بۆ باشتر لەم ڕۆمان بەداخەوەی ئەم ڕۆژمان لەدەست ئەچێت و هیچ ئایندەیەکی وامان بۆ بەدی نایەت و ناتوانین بگەینەوە ئامانجا ینی ئەوەی چەند ساڵە باوباپیرشمان هەوڵی بۆ ئەدەن ئێمە نەگەوەی خۆمان دەکرێت بڵین ئەوشمان لەدەست ئەچێت هۆشیارکردنەوەی کۆمەلگا لەلایەن بۆ نمونە کەسانی پەیوەندیدارەوە لەلایەن ڕاگەاندنەکانەوە ڕێکخراوەکانەوە تا چەند گرنگە بووی کە کۆمەلگا بەرەولادان نەچێت تاکەکان بەرەولادان نەچن ئەگەر بۆ نمونە ڕێکخراوێک پێویستە خەڵک پەروەردە بکا بۆ ئاڕاستە پیرۆزەی خۆی کە هەیە ئەگەر ڕێکخراوەکە خۆی پێویستی بە پەروەردەکردن بێچی بکەین یعنی هیچ فلتەرێک نەماوە بەداخەوە دەکرێت لەسەر کۆمەڵێک بنەما خەڵکێک ڕێکخراوی هەبێت لەسەر کۆمەڵە بنەما کار بکە کۆمەڵە بنەمای پێدەن بەڵام تەنها بۆ مۆڵەتی ڕێکخراوەکەی و دواتر لێپرسینەوە نییە لە ڕاگەاندنیشدا من بەڕاستی سنوور ڕێزگرتنم بیرم نایە هەرگیز لە تەمەنمان بۆ جارێکی سنوور ڕێزگرتنم بەزان بێ بەڵام شەرمن نیم شەرم ناکەم بەبێ شەرمانەیڵم یعنی ڕاگەیاندن ڕۆڵێکی زۆر زۆر سلبی هەیە هیچ فلتەرێک لەسەری نییە جارێ بنەمای هیچ بنەمایەک نییە بۆ ئەوەی کە تۆ کام دراما و فلیم پێشکەش ئەەکەی بە خەڵک کام بەرنامە هەیە تۆ وەک پیرۆزی سیر ئاینەکەی هەر ئاینەکە لا پیرۆز بێ دوو کەسایەتی لە هەمان ئاینە هێنن لە بەرامبەر یەکدانەن مناقەشەیەکیان پێکەن لە کاتێکا بۆ نمونە گەر ئاینی پیرۆزی ئیسلام بە نمونە وەرگرین یەک کتێبی ئاسمانی هەیە و جیاواز نییە دوو کەسێنن هەرچیەکیان بڵێ من ڕاستمار خراپە بێ بۆ ئاینەکە لە بنەمای لە بابەتی پەروەردەش داوایە ئەگەر تۆ فلتەر نەبێ یەکێک دەڵێ من ئەم فلیمە بۆ نمونە هندیە پێشکەشەکەم یەکێترەڵێ هندیەکەی تۆ باش نییە من لە کەناڵەکەی خۆم ئەم تورکیە پێشکەشەکەم خۆ هەرکوێن خراپن پندێک هەیە ئەڵێ لە باران بێ و لە بابێ لە بەفر کەمە بێتەوە هەر کامیان بێ ئێمە لە ناوەچین تێیدا دوجار ئەو کەسانی کۆشەکەم بۆ پەروەردەی ئەم خەڵکە ئەم میلەتە ئەم هەرێمە بەداخەوە هەوڵەکانیان بەزایە ئەچێ ینی ناگەین ئەنجام خەریکە خەڵ ئێمەی گەشتبینیش ڕەشبی نەکەن بۆی کە هیچ فلتەرێک نیت لەسەر ئەوانە کەواتە گەرباسی سوۆشیال میدیا بکەین ئەوەی تر هەر کێشەکە زۆر گەورەترە بێت بێگومان زانی ئاڵوودەبوونەکە بۆ زۆر سیفات وایە کەسێک بۆ نمونە بە
شتێک ئاڵوودە بوو ئەیتر لەسەر ئەم شتە بەردەوام بیوتەوە، بەڵام ئێمە شکڵێکی جیاواز لە ئاڵوودەبوونمان وەرگرتووە. بۆ نمونە خەڵکێک لە کحولەوە دەست پێکاتە چێ مادەی وەش بە مادەوەشبەرەکان قورستریەکە. میلەتی کورد هەمووی وەک ئەمەلیاتۆ بەچی لە فەیسبوک دەستی پێکرد، ئەیکا بە ئینستاگرام، ئەیکا بە یوتیوب، ئەیکا بە واتسئاپ، بەچی هەموو ئەو کۆمەڵایەتیانەی کە هەیە. یعنی بە پێی کاری خۆم چیم پێویستە ئەوە بەکارهێنم، فێری زیادە بەکارهێنان بووینە. ئەم زیادە بەکارهێنانە وای لێمان کردووە هەمیشە نامڕتاحین، هەمیشە لە ڕووی دەرونیەوە ئاسوودە نین، هەر پێمان وایە خەدرمان لێکراوە، ئەوەی ئێمە کەم و هی بەرامبەر زۆرە، کەم بە ئێمە دراوە و زۆر بۆ دراوە. بۆ نمونە ئەگەر تێبینی بکەی لە چایخانەیەکە کاکەیەک پیاڵەیە چای یەکڕێ، خۆی لە ڕووی تەندروستی نیکۆچک شەکر ڕەنگە زیادیش بێ، من نازانم ئەوان دکتۆر باشتری لێزانێ هی تایبەت بۆبارە. کاکەی چای فرۆش کەوچکێ شەکری وەدانی، ئەو هەر پێی کەمەچەی کاتە دوان ئەی کاتە سییان لە ڕێستۆرانتێکایە بە کلێنسێ ڕەنگە دەستی بسڕێت و پاکەوە بێ خاوێن بێچێ 4-5 کلێنس دەرەکە، یعنی فێر زیادە بووە بە هەمان شێوە لە سۆشیال میدیار. یعنی فەیسبوکێکی بۆ ناوەسێتە فەیسبوکێتری فێک دروستەکە، بۆ ناوەسێت تۆڕێتر کۆمەڵایەتی دروستەکە. ئەمڕۆ 5 کۆمنتی کردووە لە 5 4 جوێن بوو، بەیانی 10 کۆمنتەکاوێ لەم دەیە 9 جوێن فرۆشی بێ. یعنی لە خۆی ناپرسێتەوە مرۆڤ ئەم زیادە هەڵکشانە لە ڕەفتاری مندا بۆ و بواشی کردەوە. بەڕاستی ئەم ژینگە میدیایە و کۆمەڵایەتی و ململانی سیاسی لێرە هەیە، وای کردووە گران بێ دەست بۆ چارەسەر ئەمانەبەری، چونکە کەس هاوکارن نییە، دوجار خەڵکی پەروەردەی و خەمخۆر بە تەنها ئەمێنێتەوە. وێڕایش کۆمان نەدا. دەستەکانیان زۆر 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 سپاس بووی کە ئەمڕۆتوانیمان لەم بەرنامەی لەگەڵمان بیت. پێم خۆش زۆر زیاتر گفتوگۆ بکەین بێگومان لەسەر ئەو بابەتە پرسیارگەلێک هەیە، بەڵام کاتی پرۆگرامەکە هەر ئەوەندەیە و دەبێ بچینە کۆتایی پرۆگرام. پێم خۆشە دوا ئامۆژگاری وتەی تۆ بۆ بینەرانی ئێمە بویستین. وەڵایی وتە زۆرە بیڵێن، بەڵام ئەوەی لێرە پێویستە تەنها مرۆڤ ئاگای لێبێ لەو زیاد بەکارهێنان و بەکاربردنانی خۆی. ئەگەر بەرەو باشتری ئەبا با زیاتری بکە، ئەگەر بەرەو خراپەی کرد ڕۆژ بە ڕۆژ با کەمیان کاتۆ تاوەکو بتوانێ ئاڵوودە نەوێ بەو خۆ خراپانی زیاد بەکاربردن. هەروەها ئەوەی هەیە لە سۆشیال میدیا و لە میدیاوە نەتوانێت ئێوە ئاڕاستە بکات، چونکە لە پشتەوە ئامانجی تر هەیە لە سۆشیال میدیا و میدیاکانی تر، تەنها باقڵە پەروەردەیەکان یاخود بگەڕێنەوە بۆ خوێندنەوەی بابەتە پەروەردەیەکان بتوانن خۆتان ئاڕاستە بکەن، یاخود لە کەسێکی خاوەن شارەزای و خیبرەیەوە خەڵکی بێ ئامانج نەتوانێت ئێوە ئاڕاستە بکات. زۆر سپاس بۆ وتەکان، جارێکی زۆر بەخێر بێت. ئازیزانی من بۆ هیوای کە هەموو لایەک بتوانین جێپەنجەمان دیار بێت لەوەی کە تاکیەکی تەندروست بۆ کۆمەڵگا بەرهەم بهێنین تا پرۆگرامێکتر بمێنن بە خۆشی شاد.